بەڕێزان وەک ئاگادارن قوتابخانە و باخچەی منداڵانی کۆشش ئۆفەرێکی ناوازی ڕاگەیاند بۆی منداڵەکانیان قوتابیەکانمان سودمەند بن لەم ئۆفەرە بۆ هەر منداڵێک کە لە ڕێکەوتی 1/7 تاوەکو 1/8 2023 ناوی منداڵەکەی تۆمار بکات ئەوان ناوی دەچێتە نێو تیرروپشکەوە. جا بۆ ئەمڕۆ ئەنجامی ئەو تیرروپشکە ڕادەگەێنین کە قوتابی یەکەم و دووەم و سێم هەڵدەبژێرین. ئەنجامی تیرروپشکەکەش بەم شێوەیە دەبێت: قوتابی یەکەم لە 120 داشکانی بۆ دەگرێت، قوتابی دووەم لە 115 داشکاندنی بۆ دەگرێت، قوتابی سێم لە 110 داشکاندنی بۆ دەگرێت. ئێستا ناوەکان تیرروپشکەکان ڕاکێشین، بەڵام ئەگەر منداڵێک لێرە بێ ناوەکانمان بۆ ڕاکێشێ وەراقڵ هەر جارە و منداڵێک باشە؟ سارە پێی بڵێ کە ئاوە جوان دەستی لەناو جوان بێک دانەمان بەرێ باشە؟ دەی جوان تێکی بە جوان 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 دەی ئافرین دەی یەک دانەمان بەرێ. بسم الله بێنە دەست خۆش سوپاس. بسم الله. قوتابی یەکەم لە تیرروپشکەکە کە ناوی دەرچووە قوتابی نیل عومەر میران لە 23/7/2023 ناوی تۆمار کردووە، ژمارە پسوولەکەشی 27. نیل عومەر میران. قوتابی یەکەم کە داشکانەکە لە 120 دەیگرێتەوە. تەواو زۆر باشە. ئەو قوتابی یەکەم. اینجا با قوتاب وەرە گوتم 27 بوو. ئافرین دەی جوان جوان تێکی بە عەقڵ ئافرین. ئەو جەقلەکمان بدێ ئافرین تە بە من دەست خۆش سپاس. پۆستە ئەڵماز دیار مستەفا قوتابی دووەم ژمارەی پسوولەی 38 کە لە 115 داشکاندنی بۆ دەکرێت. ئێوەن زۆر باشە پیرۆزتان بێ. ئەڵماز دیار مستەفا زۆر باشە. تۆ وەرە جانەکەم سەری تۆیە وەرە. ئافرین جوان جوان تێکی بەدەی ئافرین دەی دانێکمان بەرێ دەست خۆش. بسم الله. قوتابی سێەم ئێلا ئالان موحسین کەیجیتووە لە 24/7 ناوی تۆمار کردو، ژماری پسوولەکەشی 30. پیرۆزی بێ. سێ قوتابیمان هەڵبژار لە باخچە کە هەر سێ قوتابیەکە یەکەمیان نیل عومەر میران لە 120 داشکاندنی بۆ دەکرێت، قوتابی دووەم ئەڵماز دیار مستەفا لە 115، قوتابی سێەم ئێلا ئالان محەممەد لە 110 داشکاندنی بۆ دەکرێت. پیرۆزیان بێت. زۆر باشە. ئێستش دەستەکەین بە ڕاکێشانی ناوەکانی قوتابخانە. بە سەرەتا بە ناوەکان دەربێنین لە شوشەکە. زۆر باشە دەست خۆش سارە. ئەوجا زۆر باشە. ئێستا ئەڵماس وەرە ئێرە ناوێکمان بۆ ڕاکێشە. مادەم ناوت دەرچووە وەرە. جان جان تێکی بە بەدەست دەی زۆر زۆر تێکی دە تێکی دە دەی تێکی دە. ئەو جەقلێکمان بۆ بێنە یەک دانە دەست خۆش. تیرروپشکەکەی قوتابخانە یەکەم ناو دەکەینەوە بزانین کێیە. بسم الله. قوتابی یەکەم لە قوتابخانە شاباز شاڵە و حەیدەر، ژماری پسوولەکەی 32، 25/7 ناوی تۆمار کردووە. زۆر باشە. اینجا ئەگەر دایک و باوکێک حەز دەکات نایەکمان بۆ ڕاکێشێ، ئەگەر بەڕێستان حەز دەکەن فەرموون.
دەست خۆش بێ سپاس. قوتابی دووەم لە قوتابخانە بارێش بەشار ئەحمەد. بارێش بەشار ئەحمەد پۆلی یەکە لە 23 هەفتەی تۆمار کردووە، ژمارە کسوولەکەی 34. زۆر باشە. ئێستا یەک قوتابیمان ئەمێنێ لە قوتابخانە، ئەویش ئەگەر هەریکێکی ترتان ئەگەر بتانەوێ بێن دەستان فەرموو. خۆش. دەست خۆش بێ سپاس. بسم الله. قوتابی سێم و ئاخر قوتابی لە قوتابخانە قوتابی سەروەر سەنگەر، قوتابی پۆلی حەوتەمە کە لە بەرواری سیوەکی حەوت ناوی تۆمار کردو، ژماری کسوولەکەشی 61. بەڕێزان ئەوەش ئەنجامی تروشکەکە بوو کە بەو شێوەیە بوو قوتابی یەکەم و دووەم سێم لە باخچە، هەروە قوتابی یەکەم و دووەم سێم لە قوتابخانە ناوەکانمان ڕاکێشا. پیرۆزیان بێ، زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئامادەبوونتان و بۆ هەڵبژاردننی ئێمە وەک کۆشش. دووبارە بەخێر بێن سەر چاوان.